بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکە لەگەڵێوی خۆشەویست داین. لە بەرنامەیەم جارشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی ڕائیدی پێشووی ئەمنی عراقی. لەم بەرنامەیەشدا باسی کۆمەڵێک بابەتی گرنگەکەین کە ئەو بۆ خۆی لە نزیکەوە ئاگای لێیان بۆ یاخود بەشدار بۆ تێیاندا. بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان کاک سەباح. تحياتي لكم والحمد لله عدنا مجددا. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، چۆن پەیوەندی لەگەڵ محەممەد تەقی ئەلموسڵی پەیدا کرد؟ شێخ محەممەد تەقی ئەلموسڵی کەسایەتێکی ئاینیە و لە ناوچەکەی مندا دەنیشێ. ئەو کاتەی ئەفسەری ئەمنی قەزاکان بووم. ئەفسەری ئەمنی قەزاکان لە ڕووی ئەمنیەوە بەرپرسە لە چارەکێکی مووسڵ و هەروە ژمارەیە گوندی دەوروبەری مووسڵ. لەوانەش هەندێک گوندی شیعی لە مووسڵ کە ناسراون، لەوانە ئەلقازیە، گوبە، شرێخان. ئەم گوندانە شیعان و لە ڕووی ئەمنیەوە دەبوو خەڵکمان تێدا هەبن. بۆیە دیداری زۆرم لەگەڵ پیاوە ئاینیەکان هەبووە. ئێمە لە بواری کاری خۆماندا گرنگترین شت بەلامانەوە مزگەوتەکان و پیاوانی ئاینی بوون. بێگومان لە پاش حیزبەکان دەبوو پیاوانی ئاینی بۆ خۆمان کەسب بکەین، وایان لێ بکەین هاوکاریمان بکەن و لانی کەم ئەرکی ئێمە ئاسان بکەن، جا بەگەیاندنی زانیاری بێت لەبارەی قسانەی لە مزگەوتەکاندا دەیبیستن، یان هیچ نەبێ دڵنیابین لەوەی کە لەو مزگەوتە هەموو شتێک ئاساییە و لەسەر ڕێڕەوی خۆیەتی وەکو مزگەوت و دوورە لە گردبوونەوەی ئاینی و شتی لەو جۆرە. ئەمە ساڵی چەنە باسی کەی؟ ئەمە ڕێنمایی گشتی بوو. من باسی ئەرکی خۆم دەکەم. بەڵام من زیاتر مەبەستم ناسینەکەی تۆ لەگەڵ شیاو بوو. ساڵی کێیە؟ بەڵێ. ئافرم. لە ساڵی 1970 کە گوتم ئەفسەری قەزاکان بووم، لە چوارچێوەی ئەرکەکەمدا پەیوەندیم لەگەڵ ئەو پیاوە دروست کرد، لەگەڵ شێخ محەممەد تەقی. چاوم بە کۆمەڵی لە پیاوانی ئاینی کەوت، بەڵام ئەو وەکو بریکاری سەید خۆئی دادەندرا کە مەرجعی باڵای شیعەکان بوو. ئەو وەکو نوێنەری وا زۆریش نزیک بوو لەو بنەماڵەیە. من لە یەکێک لە سەردانەکانیدا چاوم پێکەوت، لە کاتی سەردانیدا بۆ مووسڵ، خۆی لە نەجەفدا دەنیشت. من هاتم لێکۆڵینەوەیەکم کرد، ئامادەم کرد لەبارەی حەوزەی دینی لە نەجەف. چونکە شارەزا بووم و پێشتریش لێکۆڵینەوەی زۆرم کردبوو. یەکێ لەوانە لێکۆڵینەوەیەک بوو، دواتر باسی دەکەم. لەو ڕۆوە لێکۆڵینەوەیەکم کردبوو وەکو خۆم، ئەمە لە داهێنانی خۆم بوو وەکو کەسێک کە لە بواری ئاسایش کار دەکات. ئەمەیان دەربارەی حەوزەی عیلمی بوو لە نەجەف. ئەم حەوزەیە بە گوێرەی ئەو زانیاریانی بە ئێمە دەگەیشت لە دەستگای ئەمن، حەوزەیەک بوو فارسەکان تێیدا باڵا دەست بوون، یان نەتەوەی دیکەی غەیری عەرەب. بیرۆکەکە ئەوە بوو ئەم حەوزەیە بۆ نەبێتە حەوزەیەکی عەرەبی، بۆچی هەمیشە چانسی ئێمە لەم بوارەدا کەمترە؟ بێگومانەمە مەسەلەیەکی تەواو ئاینیە، چونکە خەڵک هەمیشە ڕوو دەکەنەوەی کە زاناترە، ئەوەی کە زانستی زۆرتری لایە، واتە شیعە وەکو مەرجعیەت و وەکو نەریت دەبنە شوێنکەوتەی ئەوەی کە زاناترە، یان ئەوەی کە دەتوانێت ئیجتیهاد بکات. ئەوەی کە موجتەهیدە مانای وایە دەتوانێت فتوا دەربکات. کاتێک پرسیاری لێ دەکەی بە فتوا وەڵامت دەداتەوە. بەو سیفەتەی کەسێکە لە بەردەم خوددا بەرپرسیارە. پەیوەندی تۆ لەگەڵ مەرجعیەت لە ڕێگەی شێخ محەممەد تەقیەوە بوو؟ لەو ڕێگەیەوە تۆ پەیوەندی لەگەڵەوانە بەس؟ نعم بالضبط من خلال الشيخ محمد تقي. أنا استعنت به. ڕێگ لە ڕێگەی شێخ محەممەد تەقی بوو. من داوای هاوکاریم لێ کرد، داوای هاوکاریم لە شێخ محەممەد تەقی کرد کە بچینە ناو وتوێژی ئەو باسەوە، چونکە من لێکۆڵینەوەیەکم ئامادە کردبوو. ئەم لێکۆڵینەوەیە بەرفراوان بوو، نزیکەی 200 لاپەڕە بوو. چوو بۆ ئەمنی عام و دکتۆر فازڵ بەڕاک خۆی خوێندبوویەوە. ئەوە بوو ناردیان لە دوام و لە شعبەی 5 ئەمنی عام دەربارەی لێکۆڵینەوەکە گفتوگۆیان لەگەڵ کردم و دواتر دکتۆر فازڵ بەڕاکیش بە هەمان شێوە. تەنانەت خەڵاتیشی کردم.
چونکە من کەسێکی دووری مەرجعیەت و دووری نەجەف بووم و سەرەڕایەوەش ڕۆچوومە ناو ئەو باسە بەو مەبەستەی مەرجعیەتێک دروست بکەین ڕکابەری بکات. ڕکابەری نەک دژایەتی. ڕکابەری شتێکە و دژایەتی شتێکە. بیری من لای لایەنی ئەمنی بوو ئەو بوو کە بە مەرجعیەتێک هەبێ بە زۆری نەبێت یان بە هەر ڕێگایەک مەرجعیەتێکی عەرەبی بێت. بێگومان لەوەدا دکتۆر فازڵ بەڕاک پشگیری کردم هەر ئەو کاتە خەڵاتی کردم بە بڕێک پارە. هەمیشە خەڵکی خەڵات دەکرد. اینجا لەگەڵ بەڕێوبەری ئەو کاتی شوعبەی پێنجەم و لەگەڵ یاریدەدەری کاروباری سیاسی خەیری چلمێران قسەی کرد و گوتی بۆ ئایندە ئەمە باشترین کەس دەبێ کە لە نەجەف کارمان بۆ بکات. کەواتە ئەوان داوایان لە تۆ کرد یا خۆت داوات کرد کە پشیتە نەجەف و لەوێ کار بکەیت؟ فازڵ بەڕاک داوای کرد. گوتی تۆ کەسێکی گونجاوی بۆ شوێنە گونجاوە. گوتی خۆ دامەدە بکە لەم نزیکانە دەگوازرێتەوە بۆ نەجەف. نەجەف قەریبەن. بەس پێشەوەی کە باسی نەجەف بکەی ئەمێ ئەو پرسیارە بکەم. ئێوە بە چ مەبەستێک ینی ئەو پەیوەندیەتان لەگەڵ شێخ محەممەد تەقی دروست کرد؟ چاودێریتانە کرد؟ هەڕەشەتان لێکردن یاخۆ دەتانویست بە ڕێگەی گفتوگۆوە ڕیان کێشن بەلای خۆتانە؟ ڕێک وایە بەهۆی دیالۆگ. من پەیوەندیم بە کەسێکەوە دەکرد ئیمامی حوسەینیە بوو لە ناوچەی گوبە و شرێخان. ناوی عەبدولساڵح بوو. لەگەڵ ئەو دیدارم هەبوو. ئەو منی بە شێخ محەممەد تەقی ناساند و بەو جۆرە پەیوەندیم لەگەڵ شێخ محەممەد تەقی بەو ئاراستەیە درێژەی کێشە. شێخ محەممەد تەقی مرۆڤێکی زۆر باش بوو. پەیوەندی من و ئەو بۆ پەیوەندی هاوڕێیەتی زیاتر لەوەی پەیوەندی کارمەندێکی ئەمنی بێت. ئیدی لەسەر ئەو بنەمایە ئایندەی من بەسترایەوە بە نەجەفەوە. ئاگادار کرامەوە کە خۆت ئامادە بکە دەچی بۆ نەجەف و بەو جۆرەش پاش چەند مانگێک فەرمانی گواستنەوەم بۆ نەجەف دەرچوو. پاش لە سێدارەدانی سەید محەممەد باقر سەدر بە چەند مانگێک خۆی سەید محەممەد باقر سەدر لە مانگی نیسانە سێدارە دەدرا. من مانگی حەوت گوازرامەوە واتە پاش سێ مانگ. باشە لەو ماوەیە کە لە مووسڵ ینی هیچ توانیتان هیچ لەو کەسایەتی شیعانە بەلای خۆتانە کەسب بکەن یاخود بیانکەن بە لایەنگری خۆتان لە ئامن لە حیزبی بەعس و ئەوانە؟ مەبەستەکەتان ئەوە بوو یاخود دەتانویست بێلایەنیان کەن و تەنها کاری ئاینی بکەن؟ بالضبط هو هذا هو العمل. ڕێگوە بەڵێ کارەکە ئەوە بوو. کاری ئەمنی بەو شێوەیە بوو. ئەرکێکی سەرەکی ئەمە ئەوە بوو پیاوانی ئاینی بهێنینە لای خۆمان. پیاوانی ئاینی ژلاوازن. پیاوی ئاینی فەرمانبەرێکە لە ئەوقاف یان فەرمانبەرە لە شوێنێکی دیکە. پیاوی ئاینی وەکو هەر فەرمانبەرێکی دیکەیە. تەنیا ئەوەیە ممارەسەی کاری خۆی وەکو پیاوێکی ئاینی دەکات. جا ئەمانە بە ئاسانی دەتوانی بیان هێنیتە ڕیزی خۆت. بە تایبەتی کە سەرچاوەیەکی دیکەی بژێوی بۆ زیاد بێت. لە دەستگای ئەمنەوە موچەی دیکەیان بۆ تەرخان دەکرا. ئەو لە حوسەینیە دانیشتووە یان لە مزگەوتێک و موچەیەکی دیکە وەردەگرێ. ئەمە بۆ ئەوان شتێکی باش بوو. پەیوەندێکە بەو جۆرە بەردەوام دەبێ. پەیوەندیمان لەسەر ئەو بنەمایە بەردەوام. باشە محەممەد تەقی هیچ ئیشی لەگەڵێەوە کرد؟ هاوکاری کردن؟ لەو ماوەیەدا نەخێر. تەنیا لەو بابەتەدا هاوکاری کردی. ئێمەش هاوکاریمان نەکرد. چونکە بواری ئەوە نەڕەخسا بیهێنینە ڕیزی خۆمان. بەڵام وا دادەندرا کە لایەنگری خۆمانە. ئەوەش بەهۆی پەیوەندی من لەگەڵی و اینجا پیاوێکی هاوکاریش بوو. بە هاوڕێیەتیش بە زانیاریمان لێوەردەگرت و دەگەیشتینە ئامانجەکانمان. بەڵێ باشە ئێوە کە چوونە نەجەف کەوتنە چاودێریکردنی پۆست و نامە و ئەو شتانەی کە ئەچوون بۆ مەرجەعیەت چۆنی چاودێری ئەوانەتانە کرد؟ ئافەری ئەوە زانیاریکی چاکە. ئەمن لە هەموو فەرمانگەکانی پۆستە و گەیاندن مەفرەزەی هەبوو لە هەموو فەرمانگەکان. ئەم مەفرەزانە چاودێری پۆستە و نامەیان دەکرد. بەگشتی هەندێکیشیان دەکردنەوە. گومانیان لە هەر نامەیەکە بە تایبەتی ئەگەر کەسایەتەکە نیشانەی پرسیاری لەسەر با بڵێن کاکاوە لە ژێر چاودێریە. مەفرەزەکە دەیانزانی کە ئەوە لە ژێر چاودێریە. کەواتە هەر نامەیەکی ناردبایە یان بۆی هاتبە دەکرایەوە. بەڵام
ئێمە باسی نەجەف دەکەین کە مامەڵەمان لەگەڵ مەرجعیەت بوو. مەرجعیەتیش پڕ بوو لە خەڵکی بیانی. لە سەرانسەری دنیاوە نامەدەهات بۆ مەرجعیەت. لەوێ هیچ نامەیەک نەدەڕۆیشت ئەگەر ئاگاداری نەبوومایە و نەمزانی باەت چییە. بەرپرسی مەفرەزەکە هەموو نامەکانی دەهێنایە بەردەستم. ئەو نامانەی ناونیشانی مەرجعیەتیان لەسەر باە، جا هەر کەسێکی مەرجعیەت لە سەید خۆئیەوە هەتا خزمەتکارێک، جا ئەوانە بە ژمارەش زۆر بوون. باشە ئەو نامانی کە بۆیان نەهات زیاتر لەکوێوە هات؟ لە دەرەوە هات، لە ناو عێراقەوە هات؟ نامەکان لەکوێوە هاتن بۆ مەرجعیەت بە تایبەتی بۆ ئەبوو قاسم خۆی؟ لەناوە و دەرەوەی عێراقیشەوە زۆری نەشیان پرسیار بوو. خەڵک پرسیاریان دەکرد ئەگەر وا بکەم ئاینی ئیسلام چی دەڵێ و ئەگەر فلان کار بکەم، واتە پرسیاری گشتی بوون. بەڵام نامەی تایبەتیش هەبوون، نامەگۆڕینەوە هەبوو. هەندێکیان لە پاکستانەوە، لە ئەفغانستانەوە، هەندێک لە ئێرانەوە داهاتن و ئاڵوگۆڕی نامە بوون. ئەوانەمان هەموو دەخوێندەوە، جێ مەترسی نەبوون. بەڵام گومانمان دەکرد و دەماندا لە ئامێرێک کە لە لای خۆمان هەبوو، نەکە بە مەرەکەبی نهێنی شتێکی لەسەر نووسرا بێت. ئەگەر نووسراوی نهێنی لەسەر بە کەشف دەبوو، یان کۆپیمان لێ دەگرت ئەگەر نامەیەکی گرنگ با و اینجا دەمان نارد. بەڵام ئەو جۆرە نامانە لای ئێمە بۆ ماوەیەک دەمانەوە، هەندێک جار مانگێک دەمانەوە، 15 ڕۆژ دەمانەوە. هەندێک جار ئیدی سەید مەجید پێی دەگوتم بە سەبابە نامەکانمان بۆ بنێرن زۆر دواکەوتن. ئەوانیش دەیانزانی دەیخوێنینەوە. بۆچی؟ چونکە مەفرەزەکە کە ئەو نامانەیان دەکردەوە و دایان دەخستەوە شوێنەکەیان دیار دەبوو، واتە زۆر بە وردی نەدەکرا. نامەی زۆر بۆ هات. أكيد كثيرة الرسائل جدا، قسم منها رسائل مهمة جدا. مثلا بەڵێ زۆر بوون و هەندێکیشیان نامەی زۆر گرنگ بوون. بۆ نمونە سەید خۆئی فەرمانی بە وەکیلەکەی دەکرد لەکوێت کە 9 ملیۆن دینار بنێرن بۆ فڵان شوێن. فڵان شوێن مەبەستم یەکێ لە دامەزراوە ئاینیەکان بۆ بنیادنانی پرۆژەیەکی ئاینی یان شتێکی لەو جۆرە، قوتابخانەیەکی ئاینی، حوسەینیە یان مزگەوتێک و شتێکی لەو جۆرە. ئەمانە دەبوو لەیان ئاگادار بین. هەرچی نامەیەک لای ئەوانەوە دەرچوو بە دەبوو مۆری پێوە بێ، چونکە لەولا ئەگەر مۆری مەرجعیەتی لەسەر نەبا وەکیل پارەکەی خەرج نەدەکرد. الوكيل ما يصرف المبلغ. بەو جۆرە بە شێوازی خۆی پارەکەی خەرج دەکرد. شێوازی خۆیان هەبوو، پارەکەیان دەنات بۆ پاکستان یان هەر شوێنێک. باشە سەید خۆشی وەڵامی نامەکانی ئەدایەوە؟ السيد شخصيا نعم. سەید خۆی بەڵێ، یعنی ئەوانیشتان چاودێریە کرد نامەکانی ئەویش؟ بەڵێ بەڵێ هەموو نامەکانمان دەخوێندنەوە. بەڵام من خۆم جارێک دانیشتم ئەو وەڵامی پرسیارەکانی دەدایەوە و بەڕێوبەری نووسنگەی داراییەکەش لەوێ بوو کە ناوی شێخ فەخری زنجانی بوو. نازانم لە ژیاندا ماوەیان نا، مرۆڤێکی باش بوو، گاڵتە و سوعبەت لە نێوانماندا هەبوو. سەید خۆئی وەڵامی پرسیارەکانی دەدایەوە، ئەو دانیشت بوو پرسیارەکانی دەخوێندەوە، هەندێکیانی بۆ وەردەگەڕا. خۆی عەرەبیەکەی 180 باش بوو، بەڵام هەندێک جاریش ورد نەبوو. مەبەستم سەید خۆیەتی، بۆیە پرسیارەکانی بۆ وەردەگەڕا. سەید خۆئی خۆی بەڕەچەڵک ئازەری بوو، واتە تورک بوو، بەڵام بە فارسیش قسەی دەکرد، بە تورکی و بە فارسی و عەرەبی قسەی دەکرد. عەرەبیەکەی زۆر باش بوو، بەڵام هەندێ وشەی بەباشی گۆ نەدەکرد. بەڵێ، لكن مع قليل من الإعوجاج في لسانه. بەس باشە خۆ عالمێکی ئیسلامی بوو، ینی چۆن بوو کە عەرەبیەکەی بەو شێوەیە 100% پاک و خاوێن و باش نەبوو؟ بەڵێ بەم شێوەیە بوو، پەنای بۆ وەرگێڕ دەبرد. خۆ تەنانەت ئێمەش کە قورئان دەخوێنینەوە لە زۆر وشە تێناگەین و لە گۆگڵ یان شوێنی دیکە بۆ ماناکەی دەگەڕین. ئەمە شتێکی لۆژیکیە، ئەویش لە ڕووی ئاینەوە گەیشتووە ئەو پلەیە. پرۆسەی دەستنیشانکردنی مەرجعی باڵا ئاوایە. بۆ نمونە کە مەرجعی یەکەم سەید موحسین حەکیم کۆچی دوایی کرد و مەرجعیەت بۆ سەید خۆی گوازرایەوە، بۆ نمونە دەڵێم خۆی بەکردەوە لە ساڵی 1970 مەرجعیەت بۆ ئەو گوازرایەوە. ئەمە پرۆسەیەک نییە بە فەرمان بگوازرێتەوە، بەڵکو بە گوێرەی هەندێ پێوەرە. ئەو زانایە ئاینیانەی لە نەجەف دادەنیشن
ئەوان بڕیار دەدەن لەو کاتەشدا ڕای هەمووان لەسەر سەید خۆئی بوو ئەم فڵان و ئەو زانای ناسرا و سەید یوسف الحەکیم و هەمویان ڕایان لەسەر سەید خۆئی گیرسایەوە و ئیدی لە ماوەی چەند ڕۆژێکدا یان هەفتەیەک بێگومان کۆمەڵی مەرجەیە ئاستی زانایی و ئەو کتێبانەی نووسیونی و لێکۆڵینەوە هەموو ئەم مەرجانە دەبێ لەو کەسەدا هەبن. شغلات بحوث كل هذه متوفرة فيه العلمية متوفرة فيه تمشي. باشە ئەو چاودێری نامەکان و چاودێری عایلەکان بە تایبەتی دەمێک بوو دەستی پێکرد بوو یاخود هەر لە سەردەمی سەید خۆیی بوو دەستان پێکرد بوو بە چاودێریکردنی نامەکان و چالاکیەکانیان جم و جوڵەکانیان بڵێ پێشتریژە و چاودێری هەبوو. من کە هاتمە ناو ئەو کارەوە بەڵێ هەبوو واتە ئەمە هەر لە بنەڕەتەوە هەبووە. باشە ئەگەر باسی مەرجعیەت و ئەبوو قاسەمی خۆی ئەو کاتە ناڕزایەتیان دەرنادەبڕی بەرامبەر ئەو چاودێریانی لەسەریان بوو یعنی هیچ پێیان ناخۆش نەبوو ناڕزایەتیان دەرنابڕی لە کاتێک ئەوانیان زانی کە ئێوە چاودێریانەکەن. بەڵێ ئەوان دڵنیا بوون و هەستیان دەکرد چاودێری دەکرێن بێگومان حەزیان دەکرد ئازاد بن و هەراسان نەکرێن بەڵام وایان دادەنا کە ئەمە فەرمانە و لەسەریان سەپاوە. لەگەڵەوەشدا هاوکارمان بوون هاوکار بەمانای کارکردن نا بەڵام ناچار بوون چی بکەن مەرجعیەتێکی ئیسلامی و جیهانیە چی لەگەڵ ڕژێمێک بکات کە بەو جۆرە چاودێری دەکات. لەو کاتەشدا کە من چوومە ئەبێ هەندێک چالاکی لەلایەن پیاوانی حەوزەوە لە ناو حیزبی داعوە دەرکەوت بوو زانیاری هەبوو کە ئەوانە پەیوەندیان لەگەڵ حیزبی داعوە هەیە. تەنانەت پەنجەی تۆمەت بۆ سەید محەممەد تەقی کوڕی سەید خۆئی و سەید مەجیدی کوڕی سەید خۆئی درێژ دەکرا کە ئەوانە ئەندامی حیزبی داعوەن. ئەمە شتێک بۆ عەقڵ نەیدەبڕێ. هذا شيء يعني العقل لا يقبله. بەزەوانە دروستکراو بوون یان بەڕاستی پەیوەندیان هەبوو. شتیوا مەحاڵ بوو چونکە ئەوانە خەڵکی گەورە بوون و باوکیان گەورەی هەموو شیعە بوو خۆشیان پێ گەورە بوو ممکن نییە بچن لە ناو حیزبی داعوە ئیش بکەن لە کاتێکدا حیزبی داعوە ئەو حیزبە دینیە نەبوو. ڕاستە خەڵکی وای تێدا بوو بەڵام ئەو حیزبە دینیە نەبوو کە پەنای بۆ ببن یان سوودی لە وەرگرن و بەکاری بهێنن بۆ گەیشتن بە ئامانجێک. ئەوان بە ئامانجی خۆیان گەیشت بوون. ئیدی کەسێکی وەکو سەید مەجید بۆچی بچێتە ناو حیزبی داعوە؟ فليش يصير بحزب الدعوة سيد مجيد؟ هذا جرى في قصة چیرۆکێکی سیر هەیە کە ئەگەر ڕێم بدەن بۆتان دەگەڕنەوە. يعني إذا تسمح لي أتكلم فيها. ڕۆژێک فازل بەڕاک پەیوەندی پێوە کردی پەیوەندی بە بەڕێوبەری ئەمنەوە کردبوو کە دەیەوێت سەید خۆئی ببینێ. ئێمەش دیدارەکەمان ڕێخست و دوایەوە بەڕاک و ئەفسەرێکی تەکنیک و هەروەها خەیری چلمێران و سەعدون سەبری بەڕێوبەری شەعبەی 5 هاتن. چوونە ماڵەکەی دانیشتن و ئەفسەری تەکنیک دانیشتێکی داخراو بوو بێگومان تەنانەت منیش کە لەوێ بووم لە ژوورەوە نەبووم. لە دەرەوە لەگەڵ دەستەی پاسەوانی بووم بەڵام لە ناو ماڵەکە. بەرحاڵ فیلمێکی ڤیدیۆیان پێشاندا لەسەر محەممەد تەقی جەلالی بوو. سەید محەممەد تەقی جەلالی باوکی هاوسەری سەید ئیبراهیمی کوڕی سەید قاسم خۆئی بوو واتە خەزووری کوڕەکەی. گوتیان فەرمو قوربان ئەمە دانپێدانانی سەید محەممەد تەقیە کە لە نێوان حیلە و کەربەلا دەستگیر کرا و دانی بەوە داناوە کە کوڕەکانی تۆ کار لەگەڵ حیزبی داعوە دەکەن. ئێمە ئێستا دەتوانین دەستگیریان بکەین و سزاکەشیان لە سێدارەدان دەبێ. جا من دواتر هەموو ئەموردەکاریم لە سەید مەجید بیست کە خۆی لە ناو دانیشتنەکە بوو مشتومڕی لەگەڵ دەکردن. سەید خۆئی هیچی نەگوت هەر یەک لە دوایەک دەیگوت لا حەول ولا قووەتە ئیلا بالله. تەنانەت پێی گوتبوون ئەمە سەید محەممەد تەقی جەلالی نییە. سەید محەممەد تەقی جەلالیش کابرایەکی زانا بوو. مەبەستی ئەوە بوو بەهۆی ئەشکەنجەدانی زۆرەوە وایان لێ کردبوو نەدەناسرایەوە. سەید محەممەد تەقی کوڕی خۆئی پێی گوتبوون ئێستا من بخەنە ژێر ئەو لێکۆڵینەوەیە چیتان بووە دەیڵێن تەنانەت زانیاری لەسەر باوکیشم دەدەم و دەڵێم ئەندامی حیزبی داعوەیە. ئێوە چۆن باوەڕ دەکەن کە ئێمە لە ناو حیزبی داعوە بین؟
گوتبوویان ئێمە بڕیارمان هەیە لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشەوە هەر کەسێ کار لەگەڵ حیزبی داوە بکات لە سێدارە دەدرێت. بەڵام وەکو ڕێزێک بۆ سەید خوئی هیچ ڕێکارێک ناگرینە بەر. تەنیا هۆشداریتان دەدەینێ و داوای هاوکاریتان لێ دەکەین. ئەمە لە ساڵی 1985 بڕوانە و درۆی لێکۆڵینەوە تێبینی بکە، درۆی دانپێدانان. من وەکو ئەفسەری ئەمن باش دەمزانی کە سەید محەممەد تەقی و سەید مەجید لەوانە نین بچنە پاڵ حیزبی داوە. دەشمانزانی کە گوشار خراوەتە سەر محەممەد تەقی جەلالی و لە ژێر زەبری ئەشکەنجە زانیاری داوە. تۆکو بەڕێوبەری ئەمن دەبێ قبوڵی نەکەی و نەرچی گوشار بخەیتە سەر سەید خوئی. ئەمانە بەشێک بوون لە هەڵەکانی ڕژێم لەو سەردەمەدا. باشە ئەگەر ئەمەوە پرسیارەشکەم لە کاتی چاودێریکردنی نامەکانی کە بۆ سەید دەهات سەید خوئی، ئێوە هیچ شتێکی گرنگتان دۆزیەوە کەشف کرد، شتێکی واتان کەشف کرد کە مەسەلەن خەتەر بێ لەسەر عێراق یاخود پەیوەندی هەبێ لەگەڵ ئێران نازانم چ بزانم. هەرگیز بە درێژایی ماوەی کارکردنم لەوێ تەنیا پرسیار داهاتن. ئێرانیەکان هەندێک گروپیان دەجوڵاند، پرسیاریان لەبارەی جەنگی عێراق ئێران لێ دەکرد. ڕای ئەو وەکو مەرجەعی باڵا چییە؟ ئەو پیاوەش هەمیشە وەڵامەکەی ئاوا بوو کە ئەمە فیتنەی نێوان موسڵمانانە و ئامادەم چەندین جارەوەی دووبارە دەکردەوە. تەنانەت لە حزوری خۆشمدا گوتی کاتێک کوڕەکانی داوەتی ماڵی خۆیان کردم و لەوێ نانمان دەخوارد، بەڵام ئەو نانی لەگەڵ ئێمە نەدەخوارد. لە کاتی گفتوگۆ منی شەمان پرسیارم لێ کرد. خۆی فەرمانگەکەم پرسیاریان دەکرد، سەرکردایەتی پرسیاریان دەکرد. ڕای سەید خوئی لەسەر جەنگی عێراق ئێران چییە؟ جاگوتی ئەگەر ژیانی من لێرەدا کۆتایی بێت لە پێناوی ئەوەی کە ئەم جەنگە ڕابوەستێ، ئامادەم ژیانم لێوەرگرنەوە. ئەمە وەڵامی ئەو بوو. ئەو خەڵکەش کە لەو بارەوە پرسیاریان لێ دەکرد هەمان وەڵامی دەدانەوە، واتە وەڵامەکانی هەمان شت بوون. ئێمە تەنانەت وێنەشمان لێ دەگرت، پرسیارەکە و وەڵامەکەش. دەمانزانی کە ئەم پرسیارانە لە دەرەوە دێن، خەڵکی ناو حیزبی داعوە ئەوانی دیکەن، ئێرانیەکان و مەرجەعەکانی ئێران وەوانەش چونکە نادڵنیایی و ناکۆکیان هەبوو لەگەڵ مەرجەعیەتی خومەینی، ئەوانیش باوەڕیان وەکو باوەڕی خومەینی نەبوو کە دەیگوت دەبێ مەهدی چاوەڕوانکرا و بخەینە لاوە. خومەینی چی دەویست؟ دەیویست چاوەڕوانی مەهدی بخاتە لاوە و خۆی ئەرکەکانی جێبەجێ بکات. دەیگوت بەسەر چاوەڕوانی دەبێ خۆمان کار بکەین. مانای بیرۆکەکەی ئاوا بوو. بەڵام سەید خوئی لەگەڵ تەرحیوانە بوو، دەیگوت دەبێت چاوەڕێ بین هەتا مەهدی دەگەڕێتەوە. زۆر باشە، ئێمە پشوویە گەین و دوای درێژە بە قسەکانمان. دووبارە سڵاو بەڕێزان، درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی. کاک سەباح تۆ باسی ئەوەت کرد کە ئەبوو قاسمی خۆیت بینیوە. بەڵێ تۆ دوو جار بینیوتە، ئەو دوو جارە لەسەر داوای تۆ بوو یاخود ئەو داوای کرد کە بیبینی؟ التقيت معه عدة مرات. نا من چەند جارێک بینیم، زۆر جار بینیومە. بەڵام جاری یەکەم ئەو حەزی کرد بمناسێ، چونکە شتی باشی بیست بوو. کوڕەکانی سەید محەممەد تەقی و سەید مەجید، سەید مەجید بەتەمەن لەم بچووکتر بوو. سەید محەممەد تەقی پێم وایە 2-3 ساڵ لە من گەورەتر بوو، واتە لە تەمەندا نزیک بووین. چەندین جار دانیشتوین و لەبارەی مەسەلەی ئاینی گفتوگۆمان کردووە، لەبارەی بابەتی سیاسی و زۆر شت. تەنانەت ئەگەر قسەکە لە دژی ڕژێمیش بایە نەدەترسا. دڵنیا بوون کە من قسەکانیان تۆمار ناکەم و هیچ کارێک ناکەم سوودی بۆ دەستگای ئەمن هەبێ. لەو ڕۆ زۆر لە من دڵنیا بوو، تا ئەستێک کە لە قسەکردن دەربارەی هەر شتێک کراوە بووین. بۆیە حتمما لەبارەی منەوە قسەیان بۆ کردووە، بۆیە داوای کرد بمبینێ. منیش چووم و لە ماڵەکەی خۆی لە کوفە بینیم. شێخ فەخری زنجانیش لەوێ بوو. نزیکەی نیو کاژێر قسەمان کرد و
دوای ئەو دیدارە بە دووسێ ڕۆژ پارێزگار چوو بوو بۆ لای ئەمینداری لقی حیزب بوو بەڕێوبەری ئەمنیشی لەگەڵ بوون. بەڕێوبەری ئەمن ئەو کاتە نووری علی ئەلفاهد بوو خەڵکی ڕۆمادی ناردی لە دوام و گوتی نەقیب سەباح وەرە ئەو سەید خوئیە ئێمە چوون بۆ سەردانی کەچی هەر سڵاویشی لێ نەکردین. گوتم چۆن؟ گوتی دەستم بدەرێ دەستم بدەرێ دەستمدایە. گوتی ئاوا بە ساردی تەوقەی لەگەڵ کردین. ئەمینداری لقی حیزب بوو پارێزگار و بەڕێوبەری ئەمن چوین بۆ لای کەچی هیچ گرنگی پێ نەداین. گوتم خوا ئاگادارە گەورە من 2 ڕۆژ لەمەوبەر لەوێ بوو بە گەرمی تەوقەی لەگەڵ کردم و بە خێراتنی کردم. گوتم دیارە شتێک هەیە و لێتان نیگەرانە. ئەو بەگشتی لە ئیدارەی شارەکە نیگەران بوو چونکە لەگەڵیان کەوتبووە کێشەی زۆرەوە بە تایبەتی ئەوقاف چونکە پەیوەندی ئاینی ئەو لەگەڵ ئەوقافە مەبەستم ئەوقافی نەجەفە پەیوەندی بە پارێزگارەوە نییە بەڵام پەیوەندی بە ئەمنەوە هەیە چونکە ئەمن خەڵک دەگرن و دەست بەسەر مڵک و ماڵدا دەگرن خەڵک ڕادەگوێزن و لەو ماوەیەدا هەندێک لە پیاوانی ئاینی وڵات بەدەر کران و زۆر کەس دەستگیر کران تەنانەت 2 لە کەسە نزیکەکانی خۆیمان گرت. مەبەستم دەستگای ئەمنە. ئەو 2 کەسەی دیکە جگە لە سەید محەممەد تەقی جەلالی کە خەزوری ئیبراهیمی کوڕێتی بۆیە بە دڵنیاییەوە ناتوانێت گەرم و گۆڕ بێ. هەر لەبەر ئەوەش بوو سەید محەممەد تەقی ئەلخوئی بروسکەیەکی بۆ ناردم کە دەڵێت ئێمە هەراسان دەکرین. هەر بە دیاریکراوی دەڵێت لەلایەن ئیدارەوە هەراسان دەکرێن. بۆیە داوا دەکەم ئەم ئەرکە لە ئەستۆی من بکەنەوە. ئێوە پێشتر میوانداریتان کردوون بروسکەکە بێگومان بۆ سەدام حوسێن نووسرا بوو. بەڵێ ئێوە میوانداریتان کردم و وەکو میوانێک پێشوازیتان لێکردم بەڵام ئێستا عوزرم قبول بکەن. بەو مانایی کە دەمەوێت وڵاتە بەجێ بێڵم شێخ محەممەد تەقی کە ئەم بروسکەیە وەردەگرێت بەو سیفەتەی بریکاری مەرجەعە دەست بەجێ تەلەفۆنی بۆ من کرد. گوتی شتێکی ئاوا هەیە. گوتم برا بروسەکە بۆ من بهێنە. ئەوە بۆ هێنای بروسەکە مۆری سەیدی پێوە بوو ئەبوڵقاسم ئەلخوئی داوا دەکات ڕێی بدەن لە وڵات بڕوات. ئێمنیش دەزانم ئەمە کێشەیە. بەڕێوبەری ئەمن ڕقی لە سەید خوئی بوو بۆیە هەمیشە کێشێ بۆ دروست دەکرد. بەڕاستی بڵێم هەڵوێستی بەرامبەری زۆر نێگەتیڤ بوو. سەدام جوابیایەوە؟ نا ئەوەی باسی دەکەم بروسەکە هێشتا لای منە. شێخ محەممەد تەقی هێنای بۆ من منیش چوومە لای بەڕێوبەری ئەمن و گوتم گەورم ئەوە تا سەید خوئی دەیەوێت لە عێراق بڕوات. گوتی با بڕوات. سرم سڕمە مانای چییە؟ دەڵێم سەید خوئی دەیەوە بڕوات دەڵێ ئێ با بڕوات. یعنی پەیامەکەی سەید خوئی نەگەیشتە سەدام حوسێن یا گەیشت؟ صدام ما شاف الرسالة أساسا. سەدام ئەو نامەی هەر نەبینیەوە. بروسکەکەش لە ڕێگەی فەرمانگەی پۆستەوە نەگەیشت. ئەمن ناردیان بۆ عەلی حەسەن مەجید. ئەو کاتە عەلی حەسەن مەجید بەڕێوبەری ئەمنی عام بوو نەک فازڵ بەڕاک. ئێمە کە نامەکەمان بە فەرمی لە ڕێگەی پۆستەوە بۆ هات کردمانە بروسکەیەک و ناردمان بۆ ئەمنی عام کە سەید خوئی داوای ئەمە و ئەوە دەکات و دەڵێ هەراسان دەکرێم و ناڕازیە لە ئیدارە و گوایە ئەوان دژایەتی دەکەن. بۆیە داوای کردو مۆڵەتی بدەینێ بڕوات. هەردوایەوە خەیری چلمێران کە یاریدەدەری بەڕێوبەری گشتی بوو بە کاروباری سیاسی دەست بەجێ پەیوەندی پێوە کردم. لەو کاتەدا بەڕێوبەری ئەمن چوو بوو بۆ شوێنێ گوتی مەسەلە چییە؟ منیش چیرۆکەکەم وەکو خۆی بۆ گێڕایەوە نەوەکو ئەوەی بەڕێوبەری ئەمنی نەجەف دەیویست ڕاشکاوانە بۆم باس کرد و گوتم چیرۆکەکە بەم جۆرەیە. شێخ محەممەد تەقی بروسەکەی بۆ من هێنا و منیش بەڕێوبەری ئەمنم لێ ئاگادار کردەوە. بەڕێوبەری ئەمنیش گوتی با بڕوات. گوتم شتیوا چۆن دەبێت زۆر تووڕە بوو لە بەڕێوبەری ئەمن گوتی نابێ ئاگادارمان بکاتەوە. بەرحاڵ گوتم ئێستا بروسکەکە فەرمیە و بۆ ئێوەمان ناردووە. دوایەوە عەلی حەسەن مەجید ئاگادار کرایەوە خەیری چلمێران بروسەکەی بۆ عەلی حەسەن مەجید کردبوو ئەویش پەیوەندی بە سەدام حوسێنەوە کردبوو. گوتبووی کێشەیەکی وا هەیە و سەدامیش دەستبەجێ فەرمانی کردبوو لیژنەیەک پێک بێت بۆ ئەوی بزانن سەید خوئی بۆچی هەراسان دەکرێت.
هەر بەڕاستیش سەید خۆئی هەتا دو ئەندازە هەراسان دەکرا. خۆ من شیعانیم بەڵام من لە جێ ئەو بام دەتەقیمەوە. بەڕاستی بڵێم ئەوەی دەستگا ئەمنیەکان دەیان کرد قابلی تەحملکردن نەبوو. بۆیە ئەنجامەکەی ئەوە بوو. بێگومان لەناو دەستگای ئەمنیشدا هەمووان پشتیەکیان دەگرت. کەس نەبوو ڕاستیەکە وەکو خۆی باس بکات. تەنانەت بەڕێوەبەری ئەمن منی لەگەڵ خۆی برد بۆ ئەمنی عام نەکا لە پشتی ئەوەوە بەڕاشکاوی قسە بکەم. باشە سەدام حوسێن خۆی هات دوای ئەوە نەهات بۆ نەجەف سەردانی نەجەفی کرد خۆی بینی یاخود پێشوازی کرد لە خۆی یەکتریان بینی؟ نەخێر نا بەڕاستی نەخێر نەخێر ئەو زانیاری دروست نییە بۆ ئەو کێشەیە شەڕ نەهات. سەدام حوسێن نەهات بەڵکو لیژنەیەکی پێکەنا لە سەرۆکایەتیەوە عەلی حەسەن مەجید بەڕێوەبەری ئەمنی عامی تێدا بوو واتە لیژنێک لە بەرزترین ئاست هەردوو کوڕەکەی سەید خۆئیشی تێدا بوو سەید محەممەد تەقی و سەید مەجید هەروەها یاریدەدەری بەڕێوەبەری ئەمنی عام بۆ کاروباری سیاسی و بەڕێوەبەری ئەمنی نەجەف بەڵام لە لێکۆڵینەوەکەدا هەمویان دوریان کردبوو ئەگەر قسەیان لەگەڵ من کردبا جۆرێکی دیکە قسەم دەکرد. بەڵێ باشە دوای ئەو بڵێن لیژنەی کە گیرە گۆڕانکاری کرا لە نەجاف یعنی ئەو تەشویشاتە کەم بۆ لەسەر خۆی و جەماعەتەکەی گۆڕانکاری کرا دوای ئەوە چی کرا نەتیجەی ئەو کۆبنەوەی چی بوو یاخود ئەو لیژنەیە چی بوو؟ بەڵێ ڕەوشەکە هەندێک باشتر بوو تەنانەت من ڕاست پێدرام پێشتر من بە ناڕاستەخۆ هاوکاریم دەکردن بە نافەرمی بەڵام لەوە بەدووە ئیدی بە فەرمی هاوکاریم دەکردن بۆ نمونە ئەگەر ویست بام شتێک بزانم دەربارەی کەسێکی تۆمەتبار لەوانە جارێک دەربارەی وەستایەکی نانەوە پرسیاریان لێکردم ئەو نانەوەیە نزیکی ماڵی سەید محەممەد باقر سەدر بوو بێسەر و شوێن بوو ماڵی خۆئی دەیانویست چارەنووسی بزانن ڕۆژانە نانیان لێ دەکڕی و دەیانویست بزانن چیرۆکەکەی چییە منیش ئەم پەیوەندی خۆم بەکار دێنا چوم گوتم سەید مەجید پرسیاری ئەو نانەوایی لێ کردووم ڕاستە من ئەفسەری ئەمن و چاودێریش دەکرێم و ناتوانم بارەزوی خۆم قسە بکەم بەڵام پەیوەندەکەی خۆم بەکارهێنا گوتم سەید مەجید دەیەوێت بزانێ ئەو کەسە چی بەسەر هات و ئاخۆ دەتوانێت واستەی بۆ بکات واتە تێمگەیاندن کە مەرجایەت پرسیاری ئەو کەسە دەکەن سەرڕای ئەوەش کەس وەڵامی نەدامەوە کارەکە بە ڕێژکەی خۆی داڕۆیشت واتە کابرایان کوشت و خستیانە گۆڕێکەوە گوشارێکی زۆریان لەسەر بوو دوو لە خزمە نزیکەکانی سەید خۆئی لە بنەماڵەی بێلانی کە ئێرانی بوون وڵات سێ کەس بوون تۆمەتبار بوون بە ئەندامێتی حیزبی داعوە و لە سێدارەدرا هەرسێکیان باش ئەمە چییە؟ هەراسانکردنە یان نا؟ ئێمەش دەمازانی و خۆم دڵنیا بووم کە سەدانەوە دوونۆی ئەوەی پێیان دەگوت دانپێدانان بە زەبری زۆر وەردەگیران و ڕاست نەبوو ئێمە خەڵکمان تۆمەتبار دەکرد و ئەوەش موسیبەتە گەورەکە بوو کە دوژمنایەتێکی زۆری بۆ سەدام و بۆ عێراق و بۆ دەستگامنەکان دروست کرد تۆ دەزانی ئینسانێک کاتێ لە سێدارە دەدرا هەر بەوەندە کۆتایی نەدەهات تەنانەت خزمانی پلەسێشی ئەوەی بیویست بە سەفەر بکات نایان دەهێشت ئەوەی وسپایدا مەزرێنیان دەتوانی یەکەواتە تۆ ژمارەیەکی زۆر خەڵکت کردە دوژمنی خۆت بەهۆی هەڵەیەک یان بەهۆی دانپێدانانێکی درۆینە باشە سەدام حوسێن نیگەران بوو یاخود خەمی ئەوەی بوو کە سەید خۆی بچێتە دەرەوەی عێراق بێگومان بڵێ چونکە دەرچوونی سەید خۆئی دەبۆ کێشە ماناکەی ئەوە بوو کە واتە ئەنجامەکەی ڕنگدانەوەی لەسەر کێ دەبوو لەسەر شیعی عێراق چیان دەگوت ئەوان کە ببینن مەرجە باڵاکەیان هەڵدێ هەڵاتنێکی ئاسایش نا هەڵاتن لە تاو دژایەتی هەڵاتن بە دڵشکاویەوە ئەمە خەڵکی تووڕە دەکرد ئەمەش لە چ کاتێکدا ئێمە لە جەنگ داین من باسی 1986 دەکەم لە گەرمەی جەنگدا بووین لەگەڵ ئێران مەرجعیە دەربچێ ئێران سوودی لێ دەبینێ ئەمە شیعەکان بە شێوەیەکی نائاسایی دەوروژێنێ و نازانی ئەنجامەکەی چی دەبێ بۆیە سەدام کەوتە خۆی بۆەوەی سەید خۆئی لە نەجەف بهێڵێتەوە
باشە جارێک تۆ لە ماڵی سەید خۆیی سەید سیستانیت بینی قسەتان کرد بەیەکەوە؟ بەڵێ جارێک چوومە لای سەید خۆئی و بینیم سەید سیستانی لەوەیە، تەنیا سڵاوم لێ کرد، تەنانەت داوەتێکە بوو ئامادەی نەبوون، تەنیا بە خێراتن و دانیشتێکی کورت و پاشان ڕۆیشتن. سەید سیستانی و سەید خۆئی پێکەوە ڕۆیشتن و من و کوڕەکانی سەید خۆئی ماینەوە. بەڵێ کوڕەکانی خۆئی پێیان دەگوت مامە سەید عەلی، ڕێزێکی زۆر لە نێوانیان هەبوو. باشە کەواتە و پرسیارە بکەم لە ناو بنەماڵە شیعە بەناوبانگەکان ئەوانەی کە هەوڵی ئەویان داوە یا خۆی خوازیاری ئەوە بوون کە مەرجعیەت بگرنەوە، لەنا ئەو بنەماڵانەیە مەسەل لە ماڵی سەدر و خۆی و ئەو جەماعەتانە ناکۆچی هەبوو، دیار بوو کە ناکۆچی هەیە لە بینیانە یاخود نەبوو یاخود تەبا بوو؟ بەڵێ بێگومان ناکۆکی هەبوو. سەید محەممەد باقر سەدر خۆی لە خۆیدا مەرجع بوو. یەکێ لەو شتانەی لێکۆڵینەوەم لەسەر کردووە و توێژینەوەم تێیدا پێشکەش کردووە بە تەواوی پشتم بە محەممەد باقر سەدر بەستە بوو، چونکە محەممەد باقر سەدر بیرۆکەی جوانی هەبوو، تەنانەت بە ئارەسەی سونەش. بۆ نمونە لەگەڵەوە نەبوو جنێو بە هیچ هاوڵێکی پەیامبەر بدرێ و بە کورتی لەو شتانە دوور دەکەوتەوە کە دەبوونە هۆی ناکۆکی لە نێوان سونە و شیعە. بۆیە ئەم پیاوە لەگەڵ نزیک بوونەوە بوو، لەوانە بوو کە داوای نزیک بوونەوەی دەکرد و ئەوانی دیکە نەبوو کە کاتێ پرسیاریان لێ دەکەی نەرم نین. پێت دەڵێ ئەوە وایە و تەواو. نا ئەم پیاوە کراوە بوو، اینجا عەرەبیش بوو، بۆیە پاڵێوداوی یەکەم بوو بۆ ئەوەی مەرجعیەت لە پاشکۆچی دوای سەید خۆئی وەرگێت. بەڵام سەدام حسێن ئەو هەڵەیەشی کرد و ئەوی لە سێدارەدا وایان تێگەیاند بوو کە مانەوەی محەممەد باقر سەدر بە زیندویی مانای کۆتایی ڕژێمە، ئەوەش هەڵەیەکی گەورە بوو. بەڵێ کەواتە تۆ لە باسی شتێکە کرد لە توێژینەوەکەی کە کردبووت ئەڵێ ئێمە ئەمانویست کە مەرجعیەتێکی عەرەبی شیعە دروست بکەین یاخود هەبێت کە حیزبی بەعس و حکوومەتی پشتیوانی کە چێ بوو ئەو کەسەی کە ئەتانویست پشتیوانی بکەن؟ کەستان دۆزیەوە باسی محەممەد سادقە کرێ کە حیزبی بەعس و حکوومەت ویستویەتی پشتیوانی بکات و بۆ ئەوی ببێت بە سەرۆکی مەرجعیەت. لەو ماوەی من خەریکیەوە بووم، محەممەد سادق ئەلسەدر کە کەسایەتیکی لاوازی نەناسراو بوو، کەس نەیدەناسی ئەگەرچی ئەویش پیاوێکی ئاینی بوو، جەماوەری هەبوو، جگە لەوەش زۆر نزیک بوو لە سەید محەممەد باقر سەدر، واتە ئەویش ئاراستەیەکی هەبوو، بەڵام بەهێز نەبوو، خەڵکی لەو بەهێزتر هەبوون. بنەماڵی حەکیم هەبوون، یان بۆ نمونە سەید محەممەد عەلی ئەلحەمامی هەبوو، سەیدی گەورە هەبوون کە خاوەن ڕۆڵ بوون، بنەماڵەی کاشف ئەلغەتا هەبوون، واتە پیاوانی ئاینی زۆر گرنگ هەبوون کە لە هاوسەنگیدا لەو بەهێزتر بوون. بەڵام سەید محەممەد سادق ئەلسەدر سوودی لە جەماوەری بوونی سەید محەممەد باقر سەدر وەرگرت. خەڵک هەموو چاویان لەسەر محەممەد باقر سەدر بوو، سەدر زۆر هەڵوێستی نێوداری هەبوو، اینجاش کە لە سێدارە دەدرا ئەم هات هەموو ئەو خۆشەویستی چنیەوە و کەوتە یاریکردن، کەوتە هاوکاری لەگەڵ ڕژێمی عێراق بۆ مەسەلەی حەوزەی عەرەبی. بۆیە دوای 1990 کە من عێراقم بەجێهێشت بوو، پاش ڕووداوەکانی ئەو ساڵا کە ئەویش دەزگیر کرا، ئاخر محەممەد سادق ئەلسەدر گیرا کە ئەو شتانە ڕوویاندا، ئیدی میتۆدی خۆی گۆڕی و بە تەواوی باوەڕی بە قسەی دەوڵەت هێنا، باوەڕی بە قسەی ئەمن هێنا. اینجا دەستی کرد بە وەرگرتنی یارمەتی، بەڵام وەکو خۆی بەشی ئەوە زیرەک بوو کە سوود لە دەوڵەت وەرگرێ و هێز پەیدا بکات. آخر دەسەڵاتی زۆری دایە، پارە بۆ قوتابخانەی ئاینی و پارە خەرجکردن بۆ قوتابیەکانی و بەخشینی مافی نیشتەجێبوون بە خەڵک
واتە دەسەڵاتی ئەوەی هەبوو مافی نیشتەجێبوون و مانەوە بداتە پیاوانی ئاینی و زانا و ئەوانەی لە دەرەوە بۆ خوێندن داهاتن. ئەمانە دەسەڵاتی زۆر بوون. ئیدی بە تێپەڕینی کات ئێمە باسی 1992 دەکەین. ساڵەکانی 92، 93، 94، 95 و 96 سەدام بەرەو لاوازی دەچوو. سید محەممەد کە باوکی مقتەدایە سوودی لەو دۆخە وەرگرت. بە شێوەیەکی عادەتی پیاوی ئاینی کە نزیک بوو لە دەستگای ئەمنیان لە حیزب لای خەڵک بەدناو دەبێت، خەڵک لێی دەتەکێنەوە، تەنانەت ئێمە شەمان بوو. هەر پیاوێکی ئاینی پەیوەندی لەو جۆرەی هەبا لە سەردەمی سەدام پیاوی ئاینی ناسراو هەبوون کە نزیک بوون لە سەدام. ئیدی خەڵک دەکەوتنە قسە، ئەها ئەوە فڵانی کوڕی فڵانە، واتە دەبوونە داردەسی سوڵتان. جا لەناو برایانی شیعەش هەمان شت هەبوون، فڵان لە دەسەڵات نزیکە وریابن، بەڵام سەدریان قبول کرد. بۆچی؟ لەبەرەوەی لەسەر دوو پەتیاری دەکرد. بە قسە لە دژی دەوڵەت بوو بە شێوەی ناڕاستەوخۆ، لەو لاشەوە نوێژی هەینی دەکرد. لە کاتێکدا زانایانی شیعی ئیمامی ئەداکردنی نوێژی هەینی ڕەت دەکەنەوە لە وڵاتێکدا کە حاکمێکی ستەمکاری هەبێت. نوێژی هەینی ناکرێ هەتا ئەو کاتەی حاکمێکی عادل دێت. هەمووانە سەر ئەوە هاوڕە. ئەمە دەرچوونە لە دەق. علەماء الشیعە حاکمی ئێستەمکار هەیە و کەچی ئەو نوێژی هەینی دەکات، بەڵام ئەم نوێژی هەینیە زۆر بە زیرەکانە دەکرد. ناڕاستەوخۆ قسەی لە دژی دەوڵەت دەکرد و دەیویست لە بازنەی دەوڵەت دەربچێ. بەوە جەماوەرێکی لە خۆی کۆکردەوە چونکە قسەکانیان دەبیست. ئێستا من دژی دەوڵەتم، گوێم لە یەکێ بێت جنێوی پێبدا خۆشحاڵ دەبم، هەر لە ڕووی دەرونیەوە خۆشحاڵ دەبم. شیعەش بەو جۆرە خۆشحاڵ دەبوون بە قسەکانیە و لە گوتارەکانی نوێژی هەینیدا تەواو کەواتە جەماوەری پەیدا کرد. ئاوا بەو جۆرە لەسەر دوو پەتیاری دەکرد تا ئەو ڕۆژەی لە ساڵی 1999 کوژرا. السيد محمد صادق الصدر خلاص إذا اكتسب الجماهير فهو ظل يلعب على الحبلين إلى أن قتل. بەڵێ کەواتە ماوەیەکی زۆر تۆ لەگەڵەوانە چاودێری ئەوانت کردووە و لێکۆڵینەوەت کردووە لە سەریان و باشە ئەگە باسی مەرجعیەت بکەین بە تایبەتی ئەوانە هەڵسەنگاندن و تێڕوانینی ئەوان لەسەر سیستەمی حکومی عراقی چی بوو؟ یعنی بە چ چاوێک سەیری سیستەمی حکومی عراقیانەکەن وەکو ئەو دیکتاتۆرەی کە تۆ باسیەکەی وا بوو؟ ظاهريا كل المرجعيات هەموو مەرجەعەکان و زاناکانیان بەڕووکەش دژی دەوڵەت بوون. مەرج نییە دژیشی بوو بن، بەڵام دەتوانین بڵین کاریان بەسەر دەوڵەتەوە نەبوو. چەندی بیان توانی با خۆیانی لێلا بدەن و خۆیان بە دوور بگرن بۆ خۆیان باشتر بوو، چونکە ئەمە دەوڵەتە. مامەڵەی لەگەڵ بکەی دەتخاتە کێشەوە، دژایەتی بکەی دەکەویتە کێشەوە. بۆیە زۆرینیان لەو جۆرە بوون و هیچ پەیوەندێکیان بە دەوڵەتەوە نەبوو. بەڵام دەوڵەت ئەوەی بۆ گرنگ بوو، بۆیە هەوڵی دەدا پەیوەندیان لەگەڵ دروست بکە. جا بەهۆی ئێمەوە بوو بێ وەکو ئەفسەرانی ئەمن و مخابرات یان بە ڕێگەی دیکە هەندێکیشیانی ڕاکێشایە لای خۆی، ئیدی بە پارە بوو بێ، بە موچە بوو بێ، زۆریشان لەو پارە هەڵڕشنە سوودمەند بوون. بۆیە کەوتنە پەیوەندی لەگەڵ دەوڵەت و لەگەڵ دەستگای ئەمن. من خۆم پارەم داوەتە هەندێک زانای وا کە خەڵک لە پشتیانەوە نوێژیان دەکرد. واتە جۆرە خەڵکانی وا کە مەرجەعێکی بچووکراوە بوون، بەڵام لە ژێرەوە موچە لە ئێمە وەردەگرت. تۆ کە موچە لە ئەمن وەربگری مانای وایە سیاسەتی دەستگای ئەمن جێبەجێ دەکەی، وایان نا؟ بۆیە بەڵێتیاندا هەبوو هاوکاریان دەکردین. زۆر جار داوای ناوی ئەوانیان لێ کردوم. من باسی هاوکاری خەڵکم کردووە لەگەڵ دەستگای ئەمن، بەڵام خەڵک هەبووە هاوکاری کردووە نە لەبەر خۆشەویستیان بۆ ئێمە، ڕەنگە لەبەر پارە بوو بێ، یان بۆ گەیشتن بە هەندێک بەرژەوەندی لە ڕێی منەوە وەکو بەرپرسێکی ئەمن، یاخود لە ترسان، یانیش بۆ پاراستنی خەڵکی دیکە، بۆ پاراستنی خۆی و خەڵکانی دیکە.
محمود دوعایی نمونەیەکی سادت بۆ دێنمەوە. محمود دوعایی لە قەڵەمی نهێنی خومەینی بوو پێش ئەوەی خومەینی لە عێراق دەربچێ یان دەربکرێ. يطرد أو يخرج الخميني من العراق. محمود دوعایی وەکیلی ئێمە بوو لە ئەمن. فایلی هەیە خۆم هەمووی بخوێندوەتەوە. راپۆرتەکانی وەکو سێخوڕی ئەمن بۆی ناردوین، بەڵام چی بۆ ناردوین؟ ئەو شتەی بۆ ناردوین کە خزمەتی خۆیانی کردووە، هەمان کات پارەشی لێمە وەرگرتووە. ئەم محمود دوعاییە هەرکە خومەینی عێراقی بەجێهێشت و چوە پاریس دوای 3 مانگ لەوێوە گەڕایەوە و حکمی ئێرانی گرتە دەست. ئەمجارە وەکو باڵیۆزی ئێران لە عێراق بۆ ئێمەیان ناردەوە. باشە ئەمە وەکیلی ئەمن بوو لای ئێمە، بۆیە هەموو ئەوانەی هاوکاری ئێمەیان کردووە مەرج نییە مخلیس بوو بن، بەڵام هەش بوون بەڕاستی هاوکاریان کردوون. بەڵێ باشە ئەو دیدارانەی تۆ کە لەگەڵ ئەبوو قاسمی خۆیت کرد لەوێ ئەو کاتە جەنگی عێراق و ئێران بوو، باسی جەنگی عێراق و ئێرانیە کرد؟ نهائيا ما يتحدث. نەخێر بە هیچ شێوەیە قسەی لەبارەوە نەدەکرد. لەو بابەتانەدا بە هیچ جۆرێک قسەی نەدەکرد مەگەر پرسیاری لێکرابە لە ڕووی فتواوە. یەکێک داهات و داوای فتوای دەکرد و ئەویش بەو جۆرە وەڵامی دەداوە کە پێشتر بۆتم باس کرد، واتە هەر بە ئاماژە باسی دەکرد. داوای ڕاگررتنی شەڕی دەکرد لە نێوان موسڵمانان و داوای چارەسەری دەکرد بۆ ئەو فتنەیە کە لە نێوان موسڵمانان هەڵگیرساوە. ئەم شتانش لە بنەڕەتەوە خومەینی ڕەتی کردنەوە. خومەینی هەڵوێستی ڕاشکاوانەی لە خۆی دەویست، هەڵوێستێک کە بەرژەوەندی ئێران بێ و دژی سەدامی کافر بێت، بۆ اعتیبارەی کە خۆی کافر نییە. تۆ دەزانی سەدام و خومەینی لە هەمان ساڵدا گەیشتنە دەسەڵات. ئەمە چی دەردەخا؟ ئەوە پلانێکی گەورە بوو بەکاریان هێنا. وەکو گوتم لەو ڕۆژەوە کە خوا لێ خۆش بوو مام جەلال ئاخر هەموو جارێ ئەو قسەی ئەوم بیر دێتەوە کە شتێکی لەبارەی CIA دەخوێندەوە، هەمیشە ئەوم بەبیر دێتەوە، چونکە بەکردەوە ئەوم بە چاوی خۆم بینی هاتە دی. کەی لە 1970 ئەو ڕۆژەی خومەینی گەڕایەوە بەکردەوە لەو کاتەوە ململانەی شیعی سونی دەستی پێکرد. ململانێکە بە هەناردەکردنی شۆڕش دەستی پێکرد. خومەینی هات بۆ ئەوەی شۆڕشمان بۆ هەناردە بکە. ئێ باشە ئێمە چی لە شۆڕش بکەین؟ شۆڕشەکەت هەناردە بکە بۆ شوێنێکی دیکە. باشە با دووە پرسیامان لە مەڵقەیە ئەوە بێ چێ محەممەد باقر سەدری کوشت؟ ئایا حکوومەتی عراقی دەستی تیا بۆ حیزبی باعث یاخود بە دیوێکی تراڵێن ئێرانیەکان کوشتیان نشتیوە هەیە؟ آخر معلومات دوایین زانیاری من لەو بارەوە چونکە من ئەو کاتە لە عێراق نەمابووم، دوایین پوختەی ئەو چیرۆکە کاگەر بتوانم پوختی بکەمەوە بۆ ئەو برایانەی گویان لێمانە، کوژرانی محەممەد سادق ئەرسەدر بەدەستی ئێرانیەکان بوو، بەڵام بەڕەزامەندی عێراق یعنی ڕێکەوتن بوو. ڕێکەوتن بڵێ ئەوان ڕێکەوتن بۆ ئەو شتە، ڕێکەوتن لەسەرەوەی کە بیکوژن بەڵام بەدەستی عراقیەکان کوژرا. بڵێ من شایەتێکم هێنایە ئەو کەناڵی کە خۆم سەرپەرشتی دەکەم. ناوم ناوە شایەتێک لە بێجاتەوە. ئەمە لە دەستەی پاسەوانی کوڕەکانی سەدام بووە، لە بن ئامۆزاکانی سەدامیشە، واتە کوڕی ئامۆزای سەدامە. اینجا لە دەستگای ئەمنی تایبەتیش بووە. دەستگای ئەمنی تایبەت هەمووشت دەزانن، ئاگایان لە زۆر وردەکاریە. لەسەرەوە چی وتووە؟ دیارە شتێکی وتووە دەڵێ دەڵێ مخابراتی ئێرانی و عێراقی ڕێککەوتن لەسەر تیرۆرکردنی محەممەد سادق ئەرسەدر. ئەمە بەدڵی ڕژێم بوو، ڕزگاری دەکردنەوەی کە تووشی هاتبوون. ئەم کەسە نەهات ببێتە مەرجەعێکی عەرەبی کە خزمەتی ئێمە بکات، بەڵکو هاتووە بۆ ئەوەی خەنجەرمان لێدا. ئەمە قسەی ئەو کاتەیە کە ڕژێم خەریب و لاواز دەبوو. باسی ساڵ 1999 دەکەین، بۆیە کردیانە قوربانی. کردیان بە قوربانی. بەڵێ زۆر سپاس دەکەم. ئێمە لە ئەڵخەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵخەیەم جارەمان پێکەوە ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم. باشە حیزبی بەعەز لەو ناوەیە یاریە کرد لە بینی ئەو بنەماڵانەیە یاخود ئەو سەرکردە شیعانەیە ئەیویست بیانکا بە گژیەکە کێ دەتوانێت بڵێ سەدام حوسێن خۆیشی پەیوەندی لەگەڵ مخابراتی ئەمریکی نەبووە و ئەوان ڕێگەیان داوە یان ڕەزامەندیان نەداوە لەسەر کوشتنی خومەینی. ئەو تەرمانەی ئێستا لەو گۆڕانەدان و مەزاریانە سەر دروستکراوە دەتوانن DNA یان لێوەرگرن و بینێرن بۆ پشکنی.
ئەوە کێشەکە کۆتایی دێ و سەباح حەمدانیش بێدەنگ دەکەن. صباح الحمداني بۆچی دوای ساڵێک دایری ئەمن هەڵی کوتایە سەر ماڵی محەممەد باقر سەد. لو كنت انا مكانه من لە جێ ئەو بوومایەوە بەدڵنیاییەوە پشگیری وڵاتی خۆم دەکرد ئێران، بەڵام وەکو مەرجع ئەو بەرپرس بوو لە بەرامبەر هەموو شیعە. طبعا الخوي بێگومان خۆی مەرجعی باڵای هەموو شیعەکانی جیهانی ئیسلامی بوو.